دەستەکانی خۆش بێت وزەیەکی باش هەم دەدات بە دەوروبەرەکەی بە کوردانی ئەوێ کە ئەوەی کە حەزی بە کارێکی ئەتوانێت بیکات ئەگەر پاڵپشتیشی هەبێ و باشتر و هەم ئەبێتە شوێنێکیش بۆ ئەو کوردانەی کە بەدوای ئەو جورە بەرهەمانەیە ئەگەڕێن و نزیکن لە خوانەوە. باشە دێنە سەر بابەتێکی دیکە کە ئەمڕۆ لە سلێمانی دیداری ئەدەبی مناڵان بەڕێوەچێت. دیدارەکە لەلایەن یەکێتی نووسەرانی کورد لە قیسلێمانی ڕێکخراوە. جا هەر لەم دیدارە چەند نووسەرێک لە شەڕەکانی کوردستان بەشدارە من دەمەوێت بزانم لە کام شارانن کە بەشدار بوونە و قسە زیاتر لەسەر ئەدەبیاتی کوردی منداڵان دەکرێت یاخود قسە لەسەر ئەدەبیاتی منداڵان دەکرێت. جا دەمانێت زیاتر بزانین بابەتەکە چۆنە. لە سلێمانی میوانێکم لەگەڵ دەبێت هەر خۆشیەکێکە لە بەشداربووانی دیدارەکە ئەویش ڕێز پەیام ئیبراهیمە کە لە سلێمانیوە لەگەڵمانە. بەیانیت باش خاتوو پەیام. پێش هەموو شتێک باسی گرنگی ئەم دیدارم بۆ بکە جا دواتر ئەچینە ناو ناوەڕۆکی دیدارەکە کە چییە و چەند جار ساڵانە ئەنجامەدرێت و لە کام شارانش بەشدار بوونە لەگەڵتە. سڵاو لە ئێوە بەیانی سەرجەم کوردستانیان باش بە هیوام کە بەیانێکی باش دەست پێ بکەن. دیداری ئەدەبیاتی مناڵان لە شاری سلەیمانی ساز دەکرێت لە ڕۆژی 9 چوار کە ئەمڕۆیە ڕۆژی چواری نۆ کە ئەکاتە ئەمڕۆ لە کاژمێر دەی سەر لە بەیانی بۆ کاژمێر 6 ئێوارە بەردەوام دەبێت هەڵبەتە بە دوو کاتی جیاواز لە کاژمێردا بۆ 12:30 و لە کاژمێر 3:30 دەست پێ کاتەوانێ بۆ کاژمێر 6 ئێوارە. لە ناو دیداری ئەدەبیاتی مناڵاندا نۆ توێژینەوە لێکۆڵینەوەی نووسەران با بڵێن ئامادەکرا و پێشکەش دەکرێت و لە ساڵی 2013ەوە دیداری ئەدەبیاتی مناڵان ڕێک نەخراوە. بەڵێ باشە کەواتە لە دوای ئەو چەند ساڵەوە ئەمە جارێکی دیکەیە کە ئێستا ڕێگەخرێت. جیاوازی ئەم دیدارە لەگەڵ دیدارەکانی دیکە چۆن بووە چییە؟ بەڵێ لە ساڵی 2013ەوە دیداری ئەدەبیاتی مناڵان با بڵێن هیچ جۆرە فیستیڤاڵێ یان با بڵێن دیدارێک ڕێک نەخراوە یان کۆنفرانسێک بۆ ئەدەبیاتی مناڵان بەداخەوە کە ئەدەبیاتی مناڵان با بڵێن بە جۆرێک لە جۆرەکان پەراوێز خرابوو. من کە خاوەنی بیرۆکەی دیداری ئەدەبیاتی مناڵان بووم لە دوای کۆنفرانسەکانی یان با بڵێن فیستیڤاڵەکان کە لە شاری سلێمانیا لە زستانی ڕابردووەوە لە ئەم ساڵدا دوو فیستیڤاڵی گەورەی ئەدەبی ڕێکخرا، فیستیڤاڵی ئەدەبی جیهانی کە لە زستانی ڕابردووە ڕێکخرا و فیستیڤاڵی گەلاوێژ. بەداخەوە لە هیچ کاملەم فیستیڤاڵانەیە ئەمە وەکو ڕەخنەیەک هیچ جۆرە گرنگیەک وەکو پێویست نەدرابوو بە گرنگی ئەدەبیاتی مناڵان. لە دوای ئەمەوە من بیرۆکەی ئەوم بۆ هات کە نابێت ئەدەبیاتی مناڵان با بڵێن پشتگوێ بخرێ و بخرێتە پەراوێزەوە. هەستان بە پێشکەشکردنی ئەم بیرۆکەیە بۆ یەکێتی نووسەران لە قیسلێمانی زۆر دەستخۆشیان لێ یەکەم کە زۆر بەبێ هیچ دوودڵیەک هات نەپێشەوانێ هەستان بە جێبەجێکردنی کارەکە و لە ئەم ڕۆیە پێشکەش دەکرێت وەکو باسم کرد نۆ لێکۆڵینەوە توێژینەوە ئامادە کراون تایبەت بە ئەدەبیاتی مناڵان و سەرجەم ئەو کەسانی کە بابەتیان نووسیوە کەسانی نووسەر و ئەکادیمین و خۆشم یەکێکم لەوانەیە کە توێژینەوەم هەیە و لە ئەم ڕۆیە پێشکەشەکرێ. ئەوەی ڕاستی بێ لە ساڵانی ڕابردووە با بڵێن ئەگەر کرابێتیش بەم شێوازەی ئێستان نەبووە. ئێمە بە جۆرێک لە جۆرەکان کەسانی پەروەردەییشمان هێناوە با بڵێن نووسەرانی بواری پەروەردەییمان هێناوە لە فیستیڤاڵی ئەدەبیاتی مناڵانە ئەوانیش بابەت و توێژینەوەیان هەبێت چکە بەڕای ئێمە پێمان وایە کە ئێمە ئەتوانین لە ڕێی ئەدەبیاتی مناڵانەوانێ بتوانین پەروەردە پێشخین و مناڵان ئاڕاستە بکەین. باشە خاتوو پەیام ئێوە کارەکەتانەوەیە کە ئێستا ئەو بابەتە ئەدەبیانەی کە پەیوەستە بە مناڵ هەوڵێەوە بدەن هەڵسەنگاندنی بۆ بکەن توێژینەوە بۆ بکەن وەکو هەموو شتێکی دیکە لەم جیهانە عەرز و تەڵەب هەیە شتێک پێشکەش بکەی لە بەرامبەر وەربگیرێ لێت تا چەندە ئێوە هەر هەوڵەدەن لە هەمان دیدارە کار بۆ ئەوە بکەن کە زیاتر منداڵان ڕوو لە ئەو نووسینانە بکەن یاخود ئەوەندە گرنگ بێت لە ڕووی پەروەردەیی و منداڵان فێری خوێندنەوە ببن ئەو بابەتانی کە ئێوە بۆ ئەوانی دەنووسرێت یاخود بە جۆرێکی دیکە خوێندنەوە لە ناو منداڵان پەرە پێ بدەن کە جگە لە بابەتە وانەیەکانی خۆیان هی قوتابخانەکان بێت. بەڵێ بە دڵنیاییەوە هەموو هەوڵەکان بۆ ئەوەیە کە ئێمە جارێکی تر بە کللتورکردنی خوێندنەوە زیندوو بکەینەوە بە تایبەتی لە ناو مناڵانە. من بۆ خۆم وەکو نووسەرێکی بواری ئەدەبیاتی مناڵان
هەوڵم زۆر داوە هەرچەند مانگێکی کامل نابێت پێش ئێستا دیبیتێکی ئەدەبیاتی مناڵانمان لە ناو کتێبخانەی گشتی مناڵانی بەشی مناڵانی سلێمانی ڕێک خست و هانی ئەوەمان داوە کە مناڵان بخوێننەوە من بۆ خۆم ماوەی 2 ساڵ پرۆژەیەکم هەبووە ئەچوومە دایانگەکان باخچەکانی مناڵان قوتابخانەکان لە دەوری مناڵان کۆ ئەبوومەوە و هوەری وتنەوەی چیرۆکم بە مامۆستایان و بە ئەو کەسانە ئەوت کە بەرکەوتیان هەبوو لەگەڵ مناڵانە بەڵێ بە دڵنیاییەوانێ لە کۆتاییە ئامانجەکە ئەوەیە کە ئێمە با بڵێن پێگە بۆ مناڵ بگێڕینەوە یعنی کاتێک کە ئەدەبیاتی مناڵان پەراوێز ئەخرێ یەکەم هۆکارەکەی ئەوەیە کە با بڵێن مناڵ بە کەم سیر ئەکرێ هێشتا لە کوردستانە مناڵ وەکو بوونەوەرێکی کامل سیر ناکرێ ئێمە ئەمانەوێ ئەم پێگەیە بۆ مناڵ بگێڕینەوە بەڵێ مناڵیش مافی هەیە مناڵ ئەبێ بەکەم سیر نەکرێ مناڵانی ئێمە هیچیان کەمتر نییە لە مناڵانی تری جیهان لە کۆتاییە توێژینەوەکان بۆ ئەوەن کە خوێندنەوە ببێ بە کولتور لە ناو مناڵانە چونکە ئەمە هیچ یعنی دوودڵیتیانە ئایندەی وڵات لە کۆتاییە ئەکەوێتە دەست ئەو مناڵانی کە ئێمە ئێستا پەروەردەیانەکەین. باشە ئەوەی کە گرنگە ئێستا لە هەموو جیهان هەر وڵاتێ و بەپێی کولتوری خۆی کاری بۆ دەکات ئەوەیە کە کار لەسەر زمانی دایک بکرێت لە کاتێکا کە ئێمە ئابینین ئەوەندە مناڵەکانمان ئالوودەی سوشیال میدیا و یا بە تایبەتی یوتیوب بوون بە زمانە بیانیەکانی دیکە ئەوەندە منداڵەکانمان بە زمانی کوردی یاخود زمانی یاخود کولتوری کوردی ئاشنانین ئێوە لە دیدارەکەتان چۆن هەوڵ ئەدەن بۆ ئەوی کە کولتوری کوردەواری بە زیندوی بهێڵن زمانی کوردی و زمانی دایک لە لای منداڵان بە پاراوی بهێڵڕێتەوە و فێر بکەن بە دڵنیاییەوە. بەڵێ بەداخەوە یعنی هەست ئەەکەین ئێمە کە زمانی کوردی وردە پەراوێز ئەخرێ و زمانی بێگانە یعنی بە جۆرێک لە جۆرەکان تێکەڵی بە ئێمە بۆ وەکو فەخرێک ئێمە باڵێ شانازی پێواکەین کە مناڵەکەمان کوردیەکەی کوردی نازانێ و زمانێکی تر با بڵێن زۆر لە کوردیەکەی باشترە سەرجەم توێژینەوەکانی ئێمە بە زمانی کوردیەوە ئەو بابەتانەشی کە ئەدەبیاتی مناڵان و نووسەران پێشکەشیەکەن بە زمانی کوردیە و ئێمە ئەگەر یعنی دێمەوە سەر ئەو خاڵە ئەگەر مافماندا بە مناڵ کە بەڵێ مافی هەیە بخوێنێتەوە ئەگەر ئێمە مناڵمان وەکو بوونەوەرێکی کامل سیر کرد گرنگیمان پێدا بە دڵنیاییەوە گرنگی ئەدەین بە لایەنی خوێندنەوەشی گرنگی ئەدەین بە بوارەکانی ترکە خوێندنەوە و چیرۆک هۆکارێکی زۆر باشە بۆ ئەوەی کە مناڵان لەیۆوە هەم زمانیان کە زمان بۆ خۆی وا ئەکا کەسایەتی مناڵ جێگیر ئەکا وا ئەکا مناڵ بکە بە خاوەنی معریفە ئێمە ئەتوانین لە ڕێی خوێندنەوە لە ڕێی کتێبەوە لە ڕێی چیرۆکەوە زمانی کوردی با بڵێن لە مناڵەکانمان باش زاراوەکانی تێبگەێنین و واشی لێ بکەین کە خاوەن معریفەیەک بێ بە تایبەتی بە کولتورەکەی خۆی ئاشنا بێ بەڵێ ئەدەبیاتی مناڵان هۆکارێکی زۆر باشە و ڕێگەیەکی زۆر باشە و هەوڵەکانی نووسەرانی ئەدەبیاتی مناڵانیش لە کۆتاییە هەر بۆ ئەمەیە. بەڵێ هەرچەند توێژەران باس لەواکەن کە توێژنەوەیکیان کردووە بیرکردنەوەی هەر یەک لە ئێمە بە زمانی دایکمان ئەبێت دەستەکانت خۆش بێت بابینە سەر ئەو بابەتەی کە سەبارەت بە نووسەرەکانە باسم لەوە کرد کە نووسەرەکان لە چەند شارێک بەشداریان کردووە هەموو شارەکان لە باشووری کوردستانن یاخود کوردستانی گەورە بە گشتی بەشدارە لە ناو ئەم دیدارەدا. لە ئێستاە لە هەرێمی کوردستان لە باشووری کوردستانە با بڵێن لە شاری کۆیە لە شاری هەولێر لە شاری سلێمانی لە ئایندەیە بە نیازی ئەوەی ئینشاءالله پرۆگراممان هەیە کە دیداری ئەدەبیاتی مناڵان بە شێوازێکی گەورەتر ڕێک بخەین بەڵام لە ئێستاە لە شارەکانی کوردستان با بڵێن نووسەران بەشدارن و نووسەرەکان سەرجەمیشیان بۆ خۆیان خاوەنی چەندین کتێب و چەندین بابەتی تایبەت بە مناڵانن و وەکو باسم کرد نۆ توێژینەوەیە هەر توێژینەوەیەکیش ئەو کەسێک کە خۆی پێشکەشی ئەکات لە کۆتاییە با بڵێن دۆکۆمنت ئەکرێ لەلایەن یەکێتی نووسەرانەوانێ ئەکرێ بە کتێبێک ئەو کاتە ئەتوانن کە لە هەموو شار و شارچکەکانی تر و لە پارچەکانی تری کوردستان سوود لە توێژینەوە لێکۆڵینەوەکان ببینە سەبارەت بە ئەدەبیاتی مناڵە. باشە ئەو نووسەرانی کە بەشداریان کردووە لە دیدارەکە پێشتر ئەم توێژینەوانیان لە شوێنی تر خستۆتە ڕوو یاخود ئەم توێژینەوانە تایبەتن بە دیدارەکە.
نەخێر ئێمە کە وەکو خاوەنی بیرۆکەکەەوە یەکێتی نووسەرانیش داوامان کردووە توێژینەوەکان دووبارە نەبن و لە شوێنی تر بڵاو نەکرابێتەوە شتی تازە بن و ئیشکردن بێ لەوەی لەسەر ئێستا نەوەک لە ڕابردووە ئەم توێژینەوەیە کرابێ یا خۆت ئەم باسە کرابێت و ئیستا ئێمە بین دووبارەی بکەینەوە ئێمە ئەبێ هەمیشە با بڵێن شتی تازە پێشکەش بکەین بەڵێ بابەتەکان سەرجەمیان بابەتی تازن و ئەمڕۆ پێشکەشەکرێت بە ئامادەبوونی میوانانێکی زۆر کە چاوەڕوانیان لێەکەین. خات و پەیام هیوای سەرکەوتنتان بۆ دەخوازین دەستەکانتان خۆش بێ سپاس دەکەین کە ئەم بەیانیە بەشدار بووی لەگەڵ ئێمە بە هیوای ئەوەی کە دیدارێکی سەرکەوتوتان هەبێت سپاس.